پێویستە دایک و باوکەکان هەرچی ئامێرە ئەلکترۆنیەکانە وەکو تەلەفۆن و ئایپاد و إلى آخره ئەوانە لە دەست منداڵەکانیان دەربێنن بۆی نەبێتە هۆکارێک وەڕێگەگرتن لە خوێندنیان و مناڵەکانیش یارمەتیدەری مناڵەکان بن بۆی تەژێیان بکەن بخوێنن یارمەتیان بدەن ئاساکاریان بۆ بکەن وەرکی مامۆستایەکانیش بەڕاستی قورسە هیوادارم ئاسانکاریان بۆ مناڵەکان بکەن یارمەتیدەریان بن و پرسیاری قورس بۆیان نێننەوە تاکو مناڵەکانیش تووشی ئەوە نەبن کە وەکو بڵێ بارێکی باری دەرونیان تێک بچێک و نەتوانن جوابی پرسیارەکان بەتوانی بدەنەوە. پێویستە مامۆستایان بارودۆخی ئێستای کوردستان و بارودۆخی قوتابیان و دایک و باوکی قوتابی بزانن پەیامم بۆ دایک و باوکانیشکەوە پێویستە گرنگی بە منداڵەکانیان بدەن و هەروەها قوتابخانەیان لا خۆشەویست بکەن. پێویستە دایک و باوکان بە تایبەت لە ئێستادا کە کاتی کۆتایی تاقیکردنەوەکانی وەرزی یەکەمە ئەو هۆکارانێکەوە دەبێتە هۆی دواکەوتنیان لە خوێندن لە بەردەستیان نەهێڵن و هەروەها بەردەوام بە دوای قوتابیەکانیان بن لە قوتابخانە. وەکو مامۆستایەک پەیامێکم هەیە بۆ دایک و باوکان کە ئەوان گلەیان لە ئێمە کە ئێمە گلەیەکانی ئەوان لەسەر چاوان دەگرێت چونکە مامۆستاش وەکوم سوگیانتر تقریبا ینی کەم تەرخەمی هەیە بەشێکی کەم بەڵام دەبێت ئەو پەیامە گرنگی بگەینم ئەوش ئەوەیە کە دایک و باوکش دەبێت هاوکاری ئێمە بدەن چونکە قوتابی لەو ناوەندە دەبێتە قوربانی. قوتابیم هەیە ینی لە پۆڵا دەخەوێ شەو تا سێ شەو چوار شەو نەنووسووە دەخەوێت لە دیار یاری پۆبجی و یاریانە دەکاتن دەخەوێتەوە.